سڵاو ڕێز و خۆشەویستین بینەران و بیسەران بەخێر بن بۆ ئەڵلقەی ژمارە 291 ژیری تەنیا نۆ ئەڵلقەی دیکە دەگەین ئەڵلقەی ژمارە 300 ئینشاءالله خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەمڕۆ 6 مانجی 2 6 فێبریوەری مانجی یەکمان ختم کرد و تەواومان کرد دەیشنە مانجی 2026 خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەڵلقەی شوێنە لەگەڵتانم لەوانەیە لەم ساڵ لەو چوار ئەڵلقەی ڕابردوو ئەمە پڕزانیاریترین و پڕفەرمیترین هەواڵی GTA 6مان هەبێ و لە هەمان کاتدا بەرواری بڵاوبوونەوەی ترۆلەری دیکەی GTA 6مان هەیە بە شێوەیەکی فەرمی و زانیاری نوێمان هەیە بە شێوەیەکی فەرمی وەروە جگە لە بەش هەفتەی داهاتوو تۆنێک یاری بڵاو دەکرێتەوە بەرنامەیەکی پڕ زانیاریە بابەتی زۆری تێدایە تکا دەکەم دوگمێ لایک سبسکرایب لەبیر نەکەن با دەست پێ بکەن سەرتاش بێکمان نرخی یاریەکان لەم هەفتەیە و دیسکاونتی نوێچیمان هەیە لە All for Less باشترین ستۆری ئۆنلاین بتوانی یاری بە شێوەی ئەکاونت بێ و بە شێوەی کڕین بێ بۆ ئەکاونتی خۆت بێ لەسەر پلەیستەیشن ئێکسبۆکس و PC لایەن بەردەستە یاری Mortal Kombat 1 Definitive Editionەکە بە PS5 هەرزانتی نرخی ئێستا حالیان دیسکاونتی بۆ کراوە تەنیا 18,000 دینارە یالی Lost Soul Aside دیسکاونتی بۆ کراوە بە 25,000 دینار وەروە پلەیستەیشن پلسی دیلەکسیان هەیە ئەکتیڤی PS4 بۆ 12 مانگ تەنیا 20,000 دینارە ئەکتیڤی PS5 بۆ 12 مانگ کە ئەمە بەرزترین تیەرە دیلەکسەکە بە 100,000 دینارە واتە بۆ 12 مانگ وەریدەگری وەرەناو ئەکاونتیش تەنیا بە 45,000 دینار توانین سوودی لێوە بگریت دیلەکس زۆر نازدارە زۆربەی ینی هەمووی تێدایە تەنیا ستریمینگی تێدا نیە کە زۆر ئیشت بە ستریمینگەکانی یاریەکانی پلەیسێ نیە بەڵام سەرجەم یاریەکانی ئیسێنشەڵ و ئەکسترا تێدایە و لەگەڵ یارانەی کە لە دیلەکس دەتوانین داوڵنیان بکەین یاریە کۆنەکان Days Gone Remastered داشکانی بۆ کراوە هەرزانتی نرخی تەنیا 20,000 دینارە یاری Black Ops 3 Deluxe Editionەکە دیسکاونتی بۆ کراوە لەسەر PS4 تەنیا 20,000 کە دەڵێن PS4 واتە PS5 دەگرێتەوە Mafia The Old Country داشکانی بۆ کراوە تەنیا 15,000 دینار لە ئەکاونتەکە توانین وەری بگرین جگە لەمانە هەر یاریەکە دەوێ وە گەیم پاست دەوێ هەر شتێک دەوێت لە جیهانی گەیم کۆدت دەوێ یاری دەوێت لەسەر کۆمپیوتەر PC Steam ئەکاونتی نێتفلیکس سپۆتیفای هەر خزمەتگوزاریەک لە All for Less بەردەستە سپاس بۆ All for Less بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی 01 ژیریە ئۆکەی یاریەکانی مەفتەیە لەم شەو یاخود ئەمڕۆ چەند کاتژمێرێکی دیکە یاری نوێیەکەی کارماگەدن ڕۆک شفت بڵاو دەکرێتەوە ئەو یاری وتمان کاتی خۆی شەڕ سیارە بوو بنا باگ لەسە PS1 ریڤیو شت بەداخۆ بەردەست نیە بۆی نازانین نمرەی چەندام لە هەفتەی داهاتوو زیاتر سزانین بەڵام ئەم شەو ئەم یاریە بڵاو دەکرێتەوە چاوم لەسەر نمرەکان دەبی 80 بەسەرەوەبی ئەنجامی دەدام وەروە بۆ کەسانێک کیفیان بە یاریەکانی نیۆ دێ خۆشەویستانم ئێستا حالیان دەتوانن یاری نیۆ تاقی بکەنەوە بڵاو کراوەتەوە نمرەکەی زۆر باشە 86 بەرزتێناوە ڕاستەکەی یاریە بۆ من نییە بۆی من تاقی ناکەمەوە بەڵام بۆ کەسانەیە بێ حەزیان بە یاریەکانی بەشی یەکەم و دومی نیۆ بۆ یاخۆ یاریی قورسی وەکو دارک سۆلز یاری سۆلسلایکەکانیان حەز لێ بەڵام بە ستایلێکی ژاپۆنی نیۆ زۆر بەناو بانگە و ریڤیوەکانشی زۆر باشە بەشی سێم ئێستا حالێنە تاوای پلەتفۆرمەکان بەردەستە وەروە یارێکی مانەوە لە ژیانی ترسناکی نوێمان هەیە بڕیار لە هەفتەی داهاتوو یاخود ڕۆژی داهاتوو بڵاو بکرێتەوە بە ناوی Crystal Theatre of Idols یارێکی مانەوە لە ژیانی سەرکێشی ترسناکە لەسەر وڵاتی ئیسپانیا دروستکراوە باسی سەربازێک دەکەم لەلایەن پێڕەوکارانی ئاینێکی مەترسیدار دەستگیر کراوە و دەبێ خوێنی خۆی وەکو گول لە بەکار بێنێ بۆ ئەوەی بتوانێت ڕزگاری بێ و لە مردن ڕزگاری بێ یاری شەنزاچێش دیارم هەفتەی داهاتوو ئابێکمان بڵاو دەکرێتەوە وەروە یاریی نوێی گەورەشمان هەیە کە ڕکلامێکی گەورەی بۆ کرا پارساڵ لە گەیم ئەوەرز و پێمان بێت لە سەمەر گەیم فێز یەکەم جاراشاکرا ڕۆمیۆ ئیز ئە دێدمان ڕۆمیۆ ئیز ئە دێدمان یارێکی تا بڵێم یاریی خۆشەویستیە بەڵام تۆنێک ژانڕێی دیکەشی تێکەڵ کراوە کە سەرنجا فێش دیارە بەڕاستی من نازم نمرێ و یاریەچان دەبێت هەفتەی داهاتوو بەردەست دەبێت بەڵام هیوادارم نمرەکانی باش بێت کە ستایلەکەی زۆر سیر و خۆشەوی یاری خۆشەویستیمان زۆر کەمە یاری ڕۆمانسمان زۆر کەمە بزانین کو دەبێت وەروە یاکوزا کیاوامی 3 و دارکتاید بێکەوە بە کۆلێکشنێک بڵاو دەکرێنەوە کە یاریشە ڕیمەیکی کۆنی یاری یاکوزا کیاوامی 3 بێکەوە بە کۆلێکشنێک بێکەوە بەردەست دەبن بڕیاریشە لە هەفتەی داهاتوو بۆ گەیمەران بەردەست بێ وەروە یاریشی دیکەمان هەیە کە مانەوە لە ژیانە بەڵام ستایلەکەی زۆر سەرنجڕاکێشە لەبەرەوەی یاریەکە خۆی وەکو فیلمێک تەسویر کراوە ئۆپشنەکانی کە هەڵیان دەبژێری چیرۆکی جیاوازیان تەسویر کردووە تۆ یەکێ
ینی فیلمی ڕاستەقینەیە بەڵام بژاردەکە لە دەستی خۆتە بە ناوی هارت ئۆف دە فۆرست بڕیارە لە هەفتەی داهاتوو بەدەست بێ پێما بێت چەندیارێکمان هەبوو لە ڕابرد لەسەر ئەوستایڵە بەڵام ئەمان بزانین چی بەسەرتەیە بۆ گەیمەرانی بچووکیش ئەگەر برایەک تێ کەسێکی یاریش نوێ لەبەوە بکڕی لە مەفتەی یاری GHEER game in the dark بڵاو دەکرێتەوە GHEER game یاریشی تیمساحیە بچووکە قژ دیارە هەفتەی داهاتوو بەردەست دەبێت جەماعەتی نیتندۆ سویچ دووش یاریی گەورە و زەبەلاحیان هەیە لە مەفتەی بڵاو دەکرێتەوە کە لەوەی گەورەتریان نییە لەو ماوەی ئەویش یاریشی نوێی ماریۆیە بە ناوی ماریۆ تێنس فیڤەر یاریشی نوێی ماریۆ تێنسە کە بەڕاستی خۆش دیارە تێنسی ماریۆیە تۆنێک مەسەن ئەپدێتی نوێ لە بۆ کریا شتی نوێ لە بۆ کریا پاوەشۆتی نوێ لە بۆ کریا کارکتەکان سەنجاکێشن بە کواڵەتێکی بەرز بێگومان لە بۆ نیتندۆ سویچ دوی بەردەستە هەفتەی داهاتوو بە نرخی $70 بڵاو دەکرێتەوە کە نرخی زۆر گرانە یاریی نوێی پینبۆڵمانەیە لە ستایلی بەثێزدا خۆی بڵاوی کرد یاریی بچوکی بەثێزدا کەوێت بە پینبۆڵی دێ ستایلی بەثێزدای دێ دووم دێ کارکتەکانی دوومەوانە دێ بڕیار لە هەفتەی داهاتوو بەناوی پینبۆڵ ئێم بەثێزدا پینبۆڵ بڵاو بکرێتەوە وەرەوە یاریی بلیاردمان هەیە کە من زۆرێک میارە بلیاردەکان دێ ئەمەیان دەڵێن بە کواڵتی 8K لەسەر هەم PS5 و PS5 Pro و هەرمەمە PCش بەردەست دەبێ بەناوی پور پول پرۆ هەمووی ئۆکەی لە هەفتەی داهاتوو بڵاو دەکرێتەوە دەڵێن یاریشی زۆر ناوازەی پوڵاوەتە بلیاردە بە کواڵەتی تاوەکو 8K بەردەست دەبێ یاری ڕاید 6 ڕاید 5 و فۆڕەکەی زۆر بەناوبانگ و پێم وابێ بەقوترین یاری ماتۆرسکیل لەنگەر کەیفت بە ماتۆرسکیل و چێبەرچی ماتۆرسکیل دێ سیمولیشن بێ هاوشێوە یاریەکانی مەسەلەن فۆرچا مۆتۆرسپۆرت و واروەها گراند تریزمۆ بەڵام لە جیهانی مۆتۆرسپۆرت یاخود لە جیهانی ماتۆرسکیل ڕاید 6مان هەیە ڕاید 6مان هەیە لە هەفتەی داهاتوو بەردەست دەبێت یاریمان زۆرە کوتم وەرە یەکی لە وێرانەی کە من 100% ڕۆژ یەکەم دەیکەم و هەفتەی داهاتوو سێزدەی مانگ بۆم داناوە دایکەم چکە بەش یەکەم زۆر بەدڵ بوو های ئۆن لایف بەشی دووەم جەماعەتی ڕیکمۆرتی بەشی دووەمی یاری های ئۆن لایف بڵاو دەکەنەوە حەز دەکەم زانم چیرۆکە بەرەو کوێ دەڕوە چی بەسەدێتەوە ئەو چەکانەی قسەیان دەکرد ئێستا کارکتەری نوێمان هەیە دەنجی نوێمان هەیە کۆمیدیایە شتی خۆری زۆر تێدا بۆ سەری ڕساڵان لێستا پێتان دەڵێم بەش یەکەمم یەکجار بەدڵ بوو زۆر کۆمیدی و زۆر پێکەنیم وەگەی بڵێکەشی فەن بوو خۆش بوو بەشی دووەم چاوەڕوانم لە هەفتەی داهاتوو ئینشاءالله وەرەوە یاریی دیکەشمان هەیە کە جەماعەتی لیتل نایتمێر 1 و 2 دروستیان کردووە بەڵام یاریی جیاوازە بەناوی ناوەکەی جیاوازە بەڵام هەمان ستایلە ئەویش یاری ڕووی ئانەمەڵ ڕکلامێکی زۆر گەورەیان بۆ کردو هیوادارم یاریەکە زۆر سەرکەوتوش بێ کۆواپە دوو کەسیە یاخود دوو کاراکتەرت هەیە دەتوانانی بەتەنیاش بیکە بەڵام دوو کاراکتەرمان هەیە باسی خوشکێک و برایەک دەکات لەبێت لە جیهانێکی چۆن دەڵێ کابوسی دووبار ڕزگاریان بێنان لە مەکوولت نایمێریە بەڵام ستایلەکە و شتەکانی تۆزێک جیاوازیان هەیە بە ناوی ڕووی ئانەمەڵ بڕیارە ئەمەش لە هەفتەی داهاتوو بەردەست بکەن نمرەکانی باش بێ من حەز دەکەم بەڕاستی و یاریەش تاقی بکەمەوە ئۆکەی خۆشەویستان بێمە سەر هەواڵی یاریەکان و بێگومان با بە GTA 6 دەست پێ بکەم ئێستا هەواڵی فەرمیمان هەیە لە دوای چەندمان لەوەی ڕۆکستار یەقسەی نەکردێ ئێستا بە فەرمی کۆمپانیای Take-Two Interactive کە خاوەنی ستودیۆ ڕۆکستارە بە فەرمی ڕایانگەیاندکەوە یاریەکە لە مانجی 11 ئەمساڵ بەشێکی فەرمی بڵاو دەکرێتەوە چی دیکە دوان ناخرێ وەروەها مارکتینگی یاریەکە و ترێلەر و گیمپڵی و ڕکلامی یاریەکە لە هاوینی ئەمساڵ دەست پێ دەکات واتە لە ئێستاوە تاوەکو 21/5 چاوەڕوانی هیچ شتێک مەبن لەسەر GTA 6 لە 21/5 بەسەرەوە دەست بە بڵاوکردنەوەی مارکتینگ دەکەن پێم وابی مانجی 5 یاخود کۆتاییەکانی مانجی 5 ترێلەرێک دەبینیم دواتر گەیمپڵەیەکان مانگ بە مانگ تاوەکو دەکاتە مانجی 11 زیاتری دەسەزانی و سکرینشۆتی نوێ و زانیاری نوێ لەسەر بڵاو دەکەنەوە مهم Take-Two لە وەڵامێک لە بۆ IGN بە فەرمی ڕایگەیان دەڵێ our execution throughout fiscal 2026 has been extraordinary and we are highly confident as we approach fiscal 2027 which promises to be groundbreaking for Take-Two and the entire entertainment industry lead by November 19th the release of Grand Theft Auto 6 with the Rockstar launching marketing set to begin this summer. Take-Two دەڵێت ساڵی 2026 مان زۆر بەباشی بەڕێ کردو و سەرەتای 2027 مامە بەستیان لە کۆتایی 2026 تاکو سەرەتای 2027 وەگوتم ساڵی کۆمپانیەکان ئەمجار دەڵێن تۆزێک جیاوازە لەبەرەوەی ئەوان ئابووری خۆیان هەیە ساڵ و کات و ڕێکەوت و چارەژی خۆیان هەیە مهم دەڵێ سەرەتای 2027 مان زۆر بەهێز دەبێت لەبەرچی لەبەرەوەی لە 19 مانجی 11 ڕۆکستار یاری GTA 6 بڵاو دەکاتەوە و مارکتینگی یاریەکەش ڕکلام و ترێلەر و گەیمپڵی وشتی یاریەکەش لە هاوینی ئەمساڵ دەست پێ دەکەن کە پێمان وابی مارکتینگێکی زەبەلاحی لێ بۆ دەکرێت ڕۆکستار پارەیەکی ینی لەوانێ برین وەکو کۆمپانیای گەیم لە کۆمپانیای ڕۆکستاری دەوڵەمەندترمان نەبی وەکو ستودیۆش لە ڕۆکستار دەوڵەمەندترمان نەبی لە تێکتور دەوڵەمەندترمان نەبی
لەبۆ ئەوەی کە یاریەک بەرهەمدەی پارێکی خیال لە یاریەک سەرف دەکەن بێکمان مایکرۆسۆفت لە ڕۆکستار تێک تو دەوڵەمەندترە وەکو پارە بەڵام ئەو پارێ مەحاڵە مایکرۆسۆفت 2 میلیارد دلار لە یاریەک سەرف بکە بەڵام تێک تو ئامادەی و یاری لە GTA 6 سەرف بکە چونکە لەو یاری گەورەتریان نییە لە هەموو جیهانیش مهم دڵخۆشین لە هاوین ئەم ساڵ دەست بە مارکتینگی یاریەکە دەکرێت وەرە تێک تو وەڵامی شتێکی دیکەشی دایەوە لە پرسیاری ئەوەی ئایا یاری GTA 6 بە شێوەیە دیسک لە ڕۆژی یەکەم بە فیزیکەڵی بڵاو دەکرێتەوە یاخودنا تێک تو دەڵێ تێک تو سراوزەڵناک دەڵێ دەرێن that's not the plan دەڵێ ئەمە پلانەکە نییە واتە لە ڕۆژی یەکەم یاری GTA 6 بە شێوەیە دیسک لەسەر لە بۆ PS5 و ئێکسبۆکس سیریەس بەردەست دەبێت کە پێشترێ دەنگۆیەکە وابوو لەوان ڕۆکستار چەند هەفتەیەک دوای بخە بە شێوەیە دیسک دوای بخە لەبەرەوەی یاریەکە زووتر نەگاتە دەستی هەندێک کەسوی تەواو یاریەکە سپۆیل بکەن یان هەندێک کێشەی یاریەکە بە شێوەیەکی مەسەلەن بە شێوەیەکی حیابردن لە ئۆنلاین بڵاوکەنەوە تاوەکو لە یاریەکە بدرێ بۆی دەڵێ ئەمە پلانەی ئێمە نییە وەکو ساڵانی ڕابردوو وەکو یاریەکانی ڕابردوو بە هەمان شێوە بەردەوام دەبن وەروە ڕۆکستارش بە فەرمی لە مەفتەیە خود تێکتلە بە فەرمی لە مەفتەی ڕاگەیاندکەوە یاری GTA 5 لە دوای 13 ساڵ لە بڵاوبوونەوەی ئێستا ژمارەی فرۆشەکەی گەیشتوتە 225 ملیۆن کۆپی کە دیکاتە بێگومانە چێ لە پرفۆشین یاریەکان لە مێژووتە بۆ پارەیەکی خەیاڵیشی بێگومان ملیاران دۆلاری لە بۆ تێک تو وەروە ڕۆکستاریش کۆکرێتەوە لە پرسیارێکی دیکە تێک تو وەڵامی ئەوەی داوەتەوە کە ئایا ژیری دەستکرد جنراتیڤ AI یاخود ژیری دەستکردی جنراتیڤ AI لە GTA 6 بەکار هاتووە لەلایەن ڕۆکستار یاخودنا تێک تو وەڵامێکی زۆر باشی داوەتەوە دەڵێ 0 پارت واتە بە هیچ شێوەیەک ژیری دەستکردی دروستکار کە جن AI ئەمە وێنەشتی پێ دروست دەکەین لە ئۆنلاین دەڵێ بە هیچ شێوەیەک ژیری دەستکردمان لە بەرەمێنانی یاری GTA 6 بەکار نەهێناوە ئەوەی کە دەیبینن لە یاری GTA 6 هەر هەمووی بەدەستی هونەرمەندی ڕاستەقینە دروست کراوە جا بگمان هۆکار یەکێک لە هۆکارانێکی ئەو یاریە نزیکی چەند 2015ەوە بە کۆنسپت ئارتۆشن دەستیان پێکردووە لە 2022ەوە چۆتە فول پرۆدەکشن تاوەکو ئێستا ئەومە ساڵە کاری لەسەر دەکەن هۆکارەکە ئەوەیەکەوە بەدەست دروست دەکرێن دەڵێ هەر هەمووی hundreds of دەڵێ سەدان کەس سەدان هونەرمەند لە ناو کۆمپانیا ڕۆکستار دەڵێ لە ناو ستودیۆکانی خۆمان بەدەست و پازوی خۆیان یاریەکە بەرهەم دێنەوەتە هیچ ژیرێکی دەستکرد لە ناو یاری GTA 6 بەکار ناتوە کە بەڕاستی پێم خۆشە و هیوادارم هەموو کۆمپانیەکان بە هیچ شێوەیەک ژیری دەستکرد لە یاریەکانیان بەکار نهێنن یاخۆ لە فیلمەکانیش بەکار نهێن بەڕاستی چونکە من زۆر ڕقم لە ژیری دەستکردی دروستکارە جنراتیڤ AI جنراتیڤ AI وەکو تێکست زۆر باشە ژیانت ئاسان دەکات بەڵام بڵاوکردنەوەی وێنە و ڤیدیۆ ژیری دەستکرد بەڕاستی عیبێکی زۆر گەورەیە ینی شتێکە کە کارەساتە بەڕاستی کارەسات ترۆیدەرێکی سینەماتیک و وەروە کورتە فیلمێک شۆرت فیلمێک لە بۆ یاری ریزنیڤ ڕەکویم بڵاوکراوە کە چیرۆکی خانەوادەیەکی دیکە لە هەمان کات و ساتی یاری ریزنیڤ ڕەکویم دەجێڕێتەوە من ناتوانەوەی پیشاندەم بێگومان بەهۆی کۆپیرایت شتەوە بەڵام لە ئۆنلاین هەیە دەتوان لە بە خۆتان بینەری بن ئەگەر حەز دەکەن سەرنجڕاکێش دیارە قش دیار بوو ئەندێک دیمەنی سینەماتیکە جوانە ڕاکۆنستی بەشێکینەوە ببینیم جوانە بێمە سەر خەبەرێکی دیکە کەوا گوگل پرۆژەیەکی ڕاگەیاندەوە بە ناوی پرۆجێکت جینیم کە هەڵدەستێ بە دروستکردنی جیهانی ئینتراکتیڤ یاخود ڤیدیۆ گەیم بە شێوەی ژیری دەستکرد کە تۆ تێکستێک دەنووسی دیمەنەکان ڤیدیۆگەیمەکەت بۆ دروست دەکات بەڵام زۆر خەڵک لە ئۆنلاین نووسیان ئیدی ئەمە کۆتایی بە بەرەمێنانی ڤیدیۆ یاریەکان لەلایەن کۆمپانیاکان دێنێ ئیدی هەموو کەستوانیان دروست بکە نەخێوانە ئەو پرۆژەیە فەشەل دەینی لە ڕۆژ یەکەم کە بڵاو دەکرێتەوە دروستکردنی ژیری دەستکرد بەکاران ژیری دەستکرد لە بۆ دروستکردنی فیلم لەوانەیە سەرکەوتوو بێ بەهۆی ئەوەی فیلم ئینتراکتیڤ نییە واتە تۆ کاردانەوە لەگەڵ فیلم ناکەیت فیلم تەنیا سیر دەکەیت واتە موشن شتەکان هەر هەمووی ڕەندەر دەکرێت و جێبەجێ دەکرێت بەڵام یاریکردن جیاوازە لە فیلم ئەو ژیر دەستکردە چۆن کار دەکات تۆ دەڵێ من بنە سەگێک بەناو زەویەکدا بڕوان باگراوند ئەو هەوهابێت ئەو ژیری دەستکرد دەبێت ئەو دیمەنانەی کە لەبەر بۆ تو دروستی دەکات دەبێت لە ئۆنلاین بیان دۆزێتەوە ئینجا جنراتیڤی دەکەم بۆیە پێ دەڵێن جنراتیڤ AI یاخود ژیری دەستکردی دروستکار هەماشت دێنێت دووبارە دروستیان دەکاتەوە بەڵام یاساکانی فیزیکی لەسەر جێبەجێ ناکرێت لەبەرەوەی ئینجنی نییە یاریەکان بە ئینجن دەتوانین یاساکانی لەسەر جێبەجێ بکەن بۆ نمونە لە یاریەک دەڵێ ئەم دەرگایە دابخرێ و لە کۆدی یاریەکە و لە ئینجنەکەی دەڵێ ئەم یاریە دابخرێ یاخود لە کۆدی یاریەکەی دەڵێ بە ئێکس بەم شێوازە بڕوە کارکتەرەکەت و بەم شێوازە بچێتۆ پاش ئەمە قاعیدەیەک و یاسایەکە لە بۆ کارکتەرەکەی خۆ دەینووسی اینجا کارکتەرەکە دەستە پێش و دێتەوە پاش وام دەرگای دادەخرێەوە داناخرێم و هەموو دیمەنەکان بێک دەچن لەبەرەوەی شوێنەکە بێک دەچێ و نابێت سەر شوێنێکی دیکە مەسەنە لەناو یاری گارۆڤاری نابێتە ڕێت دێت
لەبەرەوەی حکمی یاریەکە و یاساکانی یاریەکە و ئینجنی یاریەکە قانونەکانی بەدەستی مرۆڤ بۆی نووسراوە بەڵام ئەگە بکرێتە ژیری دەستکرد مەیبی دەچرکە چکە گوگل دەڵێ مەتوانین یاریەکان بەشەی دەچرکە دروست بکەن لەبەرەوەی لە پاش دەچرکە ژیری دەستکردەکە لی تێک دەچین نازانی چ بکە لەبەرەوەی تاو دیزاین و شتەکان دووبارە دەگۆڕدرێ کۆمپانیای سینی هەستاوە هەمان شتی دروست کرد وەکو وەڵامێک دەچرکەکە گەیاندێتە بیسرکە بەڵام کوواڵەتیان زۆر خراپە من پێم وانە و هیواداریشم وانە بێت لەوانەیە غەڵەت بم 10 ساڵی دیکە بڵێم یاریەکانم بەژی دەستکرد دروست دەکرێت بەم شێوازە هیچ چێژی تێدا نیە شتێکی دۆک فاکین شێتەوەکەی گوی سای بەم شێوازە پیس و پۆخڵ و بێمەعنایە کۆمپانیاکان ژیری دەستکرد بەکاردێنن بۆ ئەوەی نەهێڵن ئیدی کۆمپانیا ستودیۆ بەرهەمهێن هەموو ئاواتی ئەو کۆمپانیای عیزانە وەکو گوگل وەکو ئۆپنەیای هەموو ئاوات و هیوان ئەوەیە ئیش نەهێڵە مثلا کۆمپانیایکی وەکو مایکرۆسۆفت سۆنی ئەچەندە مایکرۆسۆفت زۆر توت باشە جنێو نادەم لە بەرنامەکە وعدمدا جنێو نەدەم لەو بەرنامەی بە هیچ شێوازە بکەم داڵ سەیر دەکات بەڵام مایکرۆسۆفت یەکێکە لە پیسترین کۆمپانیاکان ژیری دەستکردی خودکار دروست دەکات لە هەمان کاتدا دەیەوێت قیمەتی ئیشکردنی خۆشی ستودیۆکانی خۆشی بەتاڵ بکاتەوە مەسەڵەن تۆ دەتەوێت بەم بڵێ ژیری دەستکرد یاریەکانت بۆ دروست دەکات تۆ تەنیا شتێک دەنووسی دەڵێ یاریەکەم دێ بۆ گاڕۆڤاری بێهاوی یاری پێ بکەم کاتە ئەو ستودیۆی کە یاری گاڕۆڤار دروست دەکات بێ ئیش دەبیت لە مستەقبەل لەبەر خاتری ئەوەی مایکرۆسۆفتە گوگل هەرچیەکە دێ پارەی وانیش ئەوان وەربگرن تۆ ماگانە هەندێک پارەیان پێ بدەیت یعنی کۆمپانیاکان بەو شێوازە لە ڕکابەرین لە بۆ دەستکەوتنی پارەی خەڵک کە شتێکی زۆر پیس و پۆخڵە هیوادارم سەرکەوتو نەبێ هیوادارم هێران ببێ گوگل ئاگری تێبەر بێ بە هیچ شێوەیەزێک نە لەگەڵی مە سەرکەوتو بێ و ئەکی دیشمنەوەی سەرکەوتو نابێ لەبەرەوەی ژیری دەستکرد زۆری نەماوە چەند ساڵێک ئەو پەڕی 2 ساڵ 3 ساڵی ماوە وەکو بڵقێک وەکو ئەو بەبڵێکە دروستی کردووە دەتەقێ وەیدی جیهان ئاسایی دەبێتەوە خەڵک دەڵێن ئەوکەی ژیری دەستکرد سەردەمێک بوو زۆر مهم نەبوو مەبەستمە ژیری دەستکرد دروستکارە جێنەراتیڤ بەگەنا وەکو ژیری دەستکرد لەوەتی ڤیدیۆگەیم هەیە ژیری دەستکرد ناو یاریەکان هەیە کە پێمان دەگوت کۆمپیوتەر عەقڵەکە کۆمپیوتەرەکە هەر هەیە بەڵام ئەو ژیری دەستکرد دروستکارە هەم وزەی زۆر سەرف دەکا هەم نرخی زۆر شتی بەرز کردێتەوە لە جیهان ژیانی تێکداوە هیواداریشم بەش زووترین کات ئینشاءالله لەناوزان کەی لەناوچێ گەرتۆ بوەستی لە پارەدان بە ژیری دەستکرد بۆ دروستکردنی وێنەی قۆڕ بێمانە تۆ ڕاوەستی من ڕاوەستم ئەو ڕاوەستێ ئیدی کۆمپانیاکان واز دەینن هیواداریشم ڕاوەستێ مهم بێ مەسەڵەماڵێکی دیکە یوبیسۆفت وە ستودیۆی یەکی لە ستودیوانی کە خەریکی یاری بیۆند گورە نیڤڵ 2 بە فەرمی دووبارە دووپاتیان کردەوە کە یاریەکە هێشتا لە بەرمێنانە دوای نزیکی چەند 17 ساڵە کاری لەسەر دەکرد 2008 ئۆکەی نام دەکات 2008 یاری چۆتە بواری بەرەمێنان تاوە کەسەش دەڵێن کاری لەسەر دەکەن کە باوەڕ ناکەم بڵاو بکرێتەوە بەرواری بڵاوکردنەوە یاری دەبێت 2K26 مان هەیە کە بڕیارە لە 13 مانجی سێ بڵاو بکرێتەوە کە سپرایزنی هەموو ساڵی لە مانجی سێ یاریی نوێی WWE مان هەیە ئەمجارە CM Punk کەڤەر یاریەکەیە و هەندێک شتی دیکەشیان زیاد کردی هۆشتان کە زۆر مهمنیە ئەوکە یاریشنی دەبێت دەزان باسیەکەم و دەزان کەوا چ ڕوودەدا بێمە سەر یاری ئایپێکس لەجەنز ڤێرژنی نینتندۆ سویچی یەکەکەی لە هاوینی ئەم ساڵ دەوەستێ و یاریەکە ئەپگرێد دەکرێت لە بۆ سویچ 2 ڤێرژنی سویچ 2ەکەی بەردەست دەبێت بەڵام ئەوەژە بینەکەن کارتانی کڕۆس پرۆگرشنی بکەیت هەموو شتەکانی خۆت بگوازیەوە لە بۆ سویچی 2 کەشتێکی باشە بەڵام هاوڵێکی ناخۆشمان هەیە بۆ جەماعەتی سویچ 2 یاری بۆردەرلاندز 4 بە شێوەیەکی فەرمی کانسڵ کرا و نایەتە سەر سویچ 2 لەبەرەوەی کۆمپانیای بەرهەمهێنەر تێک 2 و لەگەڵ ستودیۆی بەرهەمهێنەر بە فەرمی ڕانگەیان گیربۆکس ڕاگەیانکەوە پلانیان وابوو یاری سویچ 2 دوا بخرێ بەڵام بە فەرمی ڤێژنی بۆردەرلاندزی 4 لە بۆ سویچ 2 ئیدی وەستاوە بەڵام ناڵێن دروست ناکرێت وەستاوە بەڵام من پێم وایە بڵاو ناکرێتەوە لەبەرەوەی یاریەکە پێویستی بە قوتێکی زۆر زۆرە ستودیۆکە پێویستی بە هێزپانیان زۆرە یاریەکە بچووکەنەوە بۆ سویچ 2 ئەو پارێشان دەست ناکەوێت چکە یاریەکە خۆی زۆر سەرکەوتو نەبوو لە ڕووی فرۆشەوە سەرکەوتو بوو بەڵام ئەوەش نەبوو کە تێک تو هیوای بۆ دەخواست بۆیە باوەڕ ناکەم جەماعەتی ئەپێک گەیمسی لە مەفتەی ڕانگەیان دەڵێن دەزانین کەەوە لانچەر و ستۆری ئەپێک گەیمز لەسەر PC زۆر خراپە دۆکشێتە دەڵێن دەزان سەکە ئۆکەی یعنی زۆر خراپە و دەڵێ هەندێک ئەپدەیت و ئیمپروڤمنت لە داهاتێکی نزیک بۆ لانچەر و ستۆرەکە لەسەر PC بڵاو دەکەنەوە وا دەکەن کە گەیمەران تۆزێک توان باشتر من لەوەتی
ڤیدیۆ ڕابردی من تامبینی کەوا پیسێکی نوێم کڕیوە کاری لەسەر دەکەم بۆ گەیمینگ یعنی یاری پێ دەکەم یاریەکانی کۆمپیوتەری پێ دەکەم لانچەری ئەپیک گەیمز یاری زۆرم هێنە ناوی بەڵام قەت بەکاریان نایەنم مەگەر ناچار بم ئەگەر ناجگە لە یاریە بەخۆڕایەکان بەڕاستی لانچەرێکی پیسە فشێتە ئۆکەی هیچ بەکەلک نایەن زۆر خراپەستی متاو کەسە لە هەمووی باشترە بەڕاستی ئۆپشنی یەکجار زۆر تێدا وە ستەیبڵیشە و کۆمپیوتەرەکەشت توت ناکا ئۆکەی ئەنی قۆتە زۆری کۆمپیوتەرەکەش نابە کاتێک کە لانچەرەکە تەنیا لە باگراوند دەکەیتەوە هیوادارم ئەوەش باشتر بکەم بێمە سەر ڤالڤ بە شێوەیەکی فەرمی بڵاوکردنەوە و ئاشاکردی نرخی ستیم مشین ئەو کۆنسۆڵە هایبردە پیسی کە بەتەمانە بڵاویکەنەوە ئەم بەرواری بڵاوکردنەوەکەیان دواخستوەوەتە ئەو کاتێک کە دەڵێن لە فلان وەقت بڵاو دەکرێتەوە و هەم ئاشاکردنی نرخەکەشیان دواخست بەهۆی ئەوەی دەڵێن نرخی پارچەکانی کۆمپیوتەر لە جیهان لە گرانبوونە و نازان چی بەسەردیە کە دەڵێ هەشتا پلانەکەمان وایە لە نیوەی دووەمی ئەم ساڵ ئەم ئامێرە بە کاملی بڵاو بکرێتەوە بەڵام هەشتا ئەکید نینەکەی بڵاوی دەکەنەوە هەم پیسیەکە و هەم VRەکە من پێم وابێت تۆزە تاخیتر دەبی وەرە ڤالڤ دووبارە دووپاتی کردەوە کە بەشێکی زۆری یاریەکانی کە لە ستیم بەردەستە بە کواڵەتی 4K لە 6 فریم لەسەر ستیم مشین دەتوانی ئەنجامیان بدێ کە پێم وابی سەرکەوتنێکی گەورە دەی بەڕاستی بەهۆی بەکارهێنانی FSR لەبەرەوەی ئەمە ڤالڤە لەگەڵ AMD ڕێککەوتیان هەیە بێگومان هاردوێردی گرافیک کارتەکەی AMD بۆی تەکنۆلۆژیای FSR ئەپسکەلەر بەکاردێنن بە 4K 6 فریم بتوانین زۆر بە یاریەکانی لەسەر ئەنجام بدەین بێمە سەر یاریەک ئارکەید ئەرکایڤز جەماعەتی یاری کۆنەکان کە نوێ دەکەنەوە کۆلێکشنێکی نوێیان بڵاو کردەوە کە تۆنێک یاری کلاسیک لە خۆ دەگرێن بە ناوی کۆنسۆل ئەرکایڤز ئەن ئەرکایڤز 2 حالیان بەردەستە لەو تای پلتفۆرمەکان کەی مەرانی حەز دەکەم زان یاریەکان کاتی خۆی چۆن بوو توانم یاریان داوڵند بکەم وەروەها نیتندۆ سویچ جەماعەتی نیتندۆش دایرەکتێکی نوێیان هەبوو لەم هەفتەیە پێدەوترا پارتنەر شۆکیس بەشێ لە یاریەکانی فێرپارتیان لە بۆ نیتندۆ سویچ 2 ئاشا کرد نمونە یاری فۆڵاوتی ئەنیڤەرسری فۆڵاوت 4 ئەنیڤەرسری دێتە سەر سویچ 2 کە 5,000 جار ئەو یاریە بێتنشی بڵاو بکرێتەوە وەروە یاریێکی جیاوازی فوتبۆڵیش لە بۆ نیتندۆ سویچ 2 ئاشکراکرا کە ئەری فوتبۆڵە بەڵام تۆزێک چۆن پبجیمان هەیە و پبجی لایتمان هەیە ئەمەش بەناوی کیکۆفە فوتبۆڵ کیکۆف دێتە سەر سویچ 2 کە هەر سەرکەوتو نابێت لەوە یەکی دومە وەروە یاری کایرن کە زۆر سەرکەوتو بووە سەرزانی تا سەرکەوتو بووە تەنیا لە چەند ڕۆژی بیدایەتی بڵاوبوونەوەی کە دویان سێ ڕۆژە 200,000 کۆپی لە فرۆشاوە کە سەرکەوتێکی زۆر گەورەیە لە بۆ ستودیۆی The Game Bakers کە ستودیۆیەکی بچووکن یاریی نازاریان بڵاو کردەوە بەڕاستی من حەز دەکەم یاریەکەم بەڵام کاتم نەبووە و هەر لە پلانمە ئەمساڵ ئینشاڵڵا لە کاتێک تاقی دەکەمەوە بێمە سەرواڵەکانی پلەیستەیشن و بێگومان بە یاریێنوەیەکی پلەیستەیشن دەست پێ بکەین ئەو یاریکەوە جەماعەتی گۆڕۆلا گەیمز جەماعەتی هۆرایزن چەندین ساڵە دەڵێن لە بەرەمێنانە و لە کۆتایی دەستە یاریەکەمان بینی کە ئێستا چۆنە یارێکی نوێی هۆرایزن ئاشکراکرا بە ناوی هەنتەرز گاذرینگ هۆرایزن هەنتەرز گاذرینگ واتە ئەو کەسانی کە هەند دەکەن بێکۆ کۆ دەبنەوە بێکۆ هەند دەکەن ڕاو دەکەن ئۆکەی ناوش زۆر قۆڕیە بەڕاستی و یاریەکە بە بڕای من وەکو گەیمەرێک وەکو کەسێکەوە هەواڵەکانی ڤیدیۆ گەیم تا پێ دەڵێن لە 291 هەفتەی ڕابردوو و لە پێشانجی متابعی ڤیدیۆ گەیم کردیام چەندی ساڵە پێم وایە ئەم یاریە پیس ئۆف شێت دۆک شێتە و لە ڕۆژ یەکەم فەشەل دێنی هاوشێوەی کۆنکۆردی کۆنکۆردێکی دیکەیە سەرەتا ئارت ستایلەکەی یعنی بە من دەڵێ کەوا جەماعەتی پلەیستەیشن و هۆرایزن لەگەڵ جەماعەتێکی کۆری بێکەوە یاریە کۆریان سینی بۆ یاریەکەی هۆرایزن بۆ مۆبایلی شێوەکەی ئەو هات جوانە کەچی یاریە ئۆنلاینەکەی هۆرایزنی لە بۆ PS5 شێوەکەی ئەو هات ئەمە کۆپی کاتێکی فۆرتنایتە بە ستایلێکی هۆرایزن بەڕاستی ناشیرنە شکلی کارکتەرەکان جەماعەتی LGBT شتە قۆڕەکانە هاوشێوەی کۆنکۆردین باوەڕ ناکەم و یارە سەرکەوتوبی بێگومان کامپینی هەیە تەنیا ئۆنلاین نییە بە قسەی هۆیان بی بەڵام باوەڕ ناکەم سەرکەوتوبی یعنی جوان دیار نییە من یەک دقەش حەز ناکەم ئەو یاری ئەنجام بدەم یەک دقەش چەندە نزیکی 6 ساڵیشە لە بەرەمێنانم یاری هۆرایزن یعنی لەگەڵ یاریەکانی هۆرایزن ئەمەشان لە بەرەمێنا بوو لە بۆ PC و PS5 بڵاو دەکرێتەوە یعنی ئەو یاری وەکوتم هۆرایزنێ لە بۆ مۆبایلی بڵاو دەکرێتەوە زۆر ئەمن لای من سەرنجڕاکێشتر و حەز دەکەم بیکەم لەچەوە ئەو یاری کە تایبەتە بە PS5 یعنی جەماعەتی هۆرایزن ستودیۆ پلەیستەیشن 5 ئۆکەی تۆ نەتوانی ئەو یاری دیکە لەسەر PS5 بڵاوکەوە ئەوەی لەسەر PS5 بڵاوکەوە what the hell دۆک شێت باوەڕ ناکەم سەرکەوتوبی
هیوادارم سەرکەوتوبی نامێت کەس پارێنی ڕست بدە و کەس کاوی ڕست بدەنە دوعاانە ناکەم بە حیاتم بەڵام باوەڕ ناکەمە یاری سەرکەوتوبی چکە شکلی کۆنکۆری دەدا کۆنکۆرج دەزانن چیرۆکە 20 میلیۆن جار باسم کردێت چۆن فەشەلی شکستینەوە بە چای خۆشتان بینیتە ئۆکەی بێمەستان هەواڵێکی دیکە پێدەچی پلەیستەیشن سۆنی ئەم ساڵ لە کاتێکی ئەم ساڵ ڤێژنێکی نوێی پلەیستەیشن پۆرتال بڵاوکەنەوە هەمان مواصفاتی هەبی بەڵام شاشەکەی ئۆڵێد بێ ئەم دەنگۆیە لە چەندی شوێنی جیاواز بڵاو کراوەتەوە کێپلەر L2 کێچێکە لە دزە پێکرا هەرە بە بەتواناکان و باشەکان کە سۆرسەکانی زۆ باشە و پوش سکوێریش لە مەفتەیە وەبسایتی پوش سکوێریش بە هەماشەیە بڵای کردو بەڵێ بەهۆی ئەوەی سۆنی بەشێکی سوپرایس بینیکەوە پلەیستەیشن پۆرتال چەند سەرکەوتووە دەیەوێ ڤێژنێکی ئۆڵێد لە کۆتایی ئەم ساڵ بڵاو بکاتەوە کە بەڕاستی من تاقیم کردەوە بینیشتان لە بەرنامە سفرێک ژیری باسم کردووە پۆرتال باشە بەڵام پێویستت بە ئینتەرنێتێکی زۆر باشە یان دەبێت لە بن ڕاوتەرێک دانیشین ناکرێت لە ڕاوتەرێک دووربی وەلا هەمان کاتێشدا ئەو وەختی ئەمن بڵاوم ئەو وەختی ئەمن کردم تۆ دەتوانانی بەبێ PS5 ئەم ئامێرە بەکاربێنی بەڵام ئێستا بەبێ PS5 تۆ دەتوانی مەسەن کلاود ستریمینگ بەکاربێنی کە شتێکی باشە بەڵام پێویستە سبسکریپشنە 150 دلاریەکە دەبی یاخود پارە زۆرەکە دابی اینجا دەتوانی بیکەی بەبێ PS5 مەبی باشتر ببی و حەز دەکەم بەڕاستی سەرکەوتوو بێ هیوادارم بەڵام داوانەی خەتایەکە لەم ئینتەرنێتەکەم زۆر باش نەبی بەڵام لە جیهان خەڵک بەڕاستی یەکجار زۆر بەکاری دێنن سۆنی بەشەیەکی فەرمی چەند معلوماتێکی لەسەر فرۆشی کۆنسۆل ئەو شتانە بڵاو کردەوە و ئێستا بۆمان بەدیار کەوت کە لە چارەیەکی ڕابردوو یاخود لە سەری ساڵی 2025 چەند دانە پلەیستەیشن 5 فرۆشاوە نەک لە سەری ساڵ بەسمان لە هۆڵیدەی پشوەکانی سەری ساڵە سۆنی تەنیا لەو چارێگە سێمانجی ڕابردووی ساڵی ڕابردوو 8.1 میلیۆن دانە PS5 فرۆشتووە کە لە سویچ 2 زیاتر فرۆشاوە لە ئەمریکا نەک لە ئەمریکا پێماوی لە هەموو دنیا بەڵێ لە هەموو دنیا زیاتر فرۆشا واتە سویچ 2 لەو سێ مانگە کەمتر فرۆشاوە لە چاو PS5 کە PS5 کۆنسۆلێکە 5 دانە ساڵە بڵاو کراوەوە سویچ توش کۆنسۆلێکە کە تازە بڵاو کراوەوە خۆت پار ساڵ یەکەمی بوو واتە PS5 وەزعی زۆر باشە واتە سۆنی زۆر خەنیە بەڕاستی زۆر خەنیە ئۆکەی بێمە سەر پاتنتێک سۆنی پاتنتێکی بڵاو کردەوە یاخود خەریتەیەکی بڵاو کردەوە کۆپرایتێکی بڵاو کردەوە لە داهاتوو بتوانێت کاری لەسەر بکە ئەویش کۆنترۆلەرێکە لەگەڵ تەچ سکرینێک کەوا دوگمەکان بە شێوەیەکی تەچ دەتوانی ئەنجام بدەیت کە باوەڕ ناکەم بە حیاتی سۆنیشتی واکەیان لەبەرەوەی تەچ بە مۆبایلی بینیمانە کە یاریکردن بە تەچ خۆشە بەڵام لەبە کۆنترۆلەری نابی يعني ئەمە گەیمەران حەز دەکەن دوگمەی ڕاستەقینە بەکاربین هەرچەندە تێدەگەم جەماعەتی مەسەلەن جێن ئەلفایە ئەستاخود جێن بێتایە جێن زینە جێنزی ئەوکە یانگۆنە کە چەری من دەکەن زەبەتان جێن زینە مەسەلەن ئەوانەی کە لە 2000ەکانە دایک بوونە تاوەکو جێنزی پێماوی 2000ەکانە یان 2005 بەسەرەوەشتە چوە لێ بتێک چوە پێماوی جێن زینە جێن ئەلفا ئەوە لە 2010 بەسەرەوە لە دایک بووە زیاتر تعاملی لەگەڵ تەچسکرین کردو بەهۆی مەسەن مۆبایل و ئایپاد و ئەوشتانە بەبێەوە عنی لەگەڵ ئەو شتەی ژیانە وەکو منینە ئەستا ملنیامە ملنیال لە نۆتەکانە دایک بووە سەردەمی بێ مۆبایلیشی بینی و بێ تەلەڤیزۆنیشی بینی یعنی لەگەڵ ئەمە تەکنۆلۆژیا پێشکەوت بۆیە بێ وەزعمان دیتە بێ ئینتەرنێتم دیتێ دەزانم کە سەردەمانێک ئینتەرنێت هەبوونی نەبوو لە جیهانەوە هەندێک شوێن هەیە بەڵام لە کوردستان نەبوو ئۆکەی لە بیرمە مەبەستمەوەیە تەچ سکرینانێ لە ئەو جیلەی گونجاوتەربی بەڵام لە بۆ جیلی پێشوو باوەڕ ناکەم یعنی مە حەز دەکەم دوگمە هەر دوگمە بیت ئێکس بی دایگرم گێڕە بەزمیم سۆنی ئەم پلانی خۆیدانە بێرە داهاتوو ئەگە تەچ سکرینتە ئەمری واقع بەکاردێنم وەرەوە سۆنی پاتنتێکشی بڵاو کردەوە کۆپیرایتێکی دیکەش کە ئەوەیان دروستکردنی پۆدکاستە یاخود گوێگرتنە لە پۆدکاستی ژێری دەستکرد بەدەنجی کارکتەرەکانی پلەیستەیشن نمونە تۆ یاری دەکەی دەتەوێت جێ لە پۆدکاستێکی شتێک بگری بەدەنجی کریتۆس بێ پۆدکاست لە بنجی قسەی دەکە یان بەدەنجی جۆڵ یان بەدەنجی ئێلی لە یاری لاسەفەسوان میم what the hell okay what the hell okay بێمە سەر سۆنی بەشێکی فەرمیش وەرەوە ڕاگەیان کەوا یاری گۆست ئۆف یۆتەی ئاوتپەرفۆمی گۆست ئۆف سوشیمای دەکاواتە لەو کات و ساتێک کە هەردوو یاری بێکە و لەو کاتی بڵاو کراونەتەوە مەسەنە سێ مانگ ساڵ یەکەمی گۆست ئۆف سوشیما لەگەڵ ساڵ یەکەمی گۆست ئۆف یۆتەی زیاتر فرۆشاوە بەڵام سۆنی هێشتا ژمارەی فەرمی پێنەداوین کە بزەوی چەند فرۆشاوە بەڵام تەنیا دەزانین کەەوە 3.3 میلیۆن دانەیان فرۆشتووە تاوەکو 2/11 ساڵی ڕابردوو بەڵام تاوەکو ئێستا بە فەرمی نازانین بەس ئەوەندەی دەزانین میم سۆنی دەڵێ زیاتر فرۆشاوە وەزنیان باشە یاریەکە زۆر سەرکەوتوو بەکە پێم خۆشە بەڕاستی
وەروە لەم هەفتەیە گەیمەرانی پلەیستەیشن لەناو ستۆری پلەیستەیشن لۆگۆیەکیان دۆزیەوە بە ناوی وۆڵت کرێدت کە یاری نییە بێگومان لۆگوی وۆڵت کرێدتە کە پێمان وایە لەبیرتانە پلەیستەیشن ستار هەبوو ئەستێرەکان هەبوو کە سۆنی لە ڕێگەی ئەو پرۆگرامەوە پارەی دەداوە گەیمەرە بەڵام نەما ئێستا نەماوە پێم ئەوە دەبێتە شوێنگرەوەی لەوانەیە بێتە شوێنگرەوەی پلەیستەیشن ستاری بە شێرە شێوەکان تۆ یاری دەکەی پارە سرف دەکەی پوینت وەردەگریتەوە دەتوانێت پوینتان دواتر بکەی و پارە شتێک قازانج بکەیت هیوادارم وابێت بێمە سەر نێتفلێکس بە فەرمی لە دوای 20 ساڵ لە بڵاوبوونەوەی PS3 کە کۆنسۆلێکە تەمەنی 20 ساڵە نێتفلێکس بە فەرمی ڕایگەیاندکەوە لە مانجی 3 ئەمساڵ چی دیکە نێتفلێکس لەسەر PS3 کار ناکە و تاوە کەسە کاری دەکرد بەڵام لەمە دووە ئەپی نێتفلێکس لەسەر پلەیستەیشن 3 دەوەستێ کە پلەیستەیشن 3 لە 2008 بڵاوکرێتەوە 8 ئۆکەی بینە پێشات 2008 بڵاوکرێتەوە کۆنسۆلێکی واکۆن سۆنی هێشتا سەپۆرتی دەکات سەر شێتانەیە بەڕاستی من هەمە پشتە خۆم ئەوە پلەیستەکان ئەوە پلەیستەیەکەمە بە کێبڵ ئینتەرنێتم لێدایە یاری ئێستاش یاری پێداڵۆن دەکەم هێشتا کار دەکەم زۆریش باشە بۆ یاریەکان گەڕەڤارتەنیا دەتوانین لە ڕێگەی ئەو کۆنسۆڵەتانی هەر هەمیان بکە مەگەر پیسی بیان کە یەکەنا لێرە هەرمووی بە ڤژنی ئەسڵی خۆی دەتوانین بکەی زۆر خۆشە ئۆکەی بێمە سەر خبرێکی دیکە سۆنی بە فەرمی ڕایگەیاند کە 92.2 میلیۆن دانە PS5 تاوەکو ئێستا فرۆشا واتە بە شێوەیەکی فەرمی پلەیستەیشن 5 لە پلەیستەیشن 3 زیاتر فرۆشاوە ئیدی بە پێشی کەوتەوە کە پلەیستەیشن 3 87.4 میلیۆن دانە لێفرۆشاوە تاوەکو ئێستا بەڵام پلەیستەیشن 5 ئیدی بۆ فەرمی 92.2 میلیۆن دانە لێفرۆشاوە تا ئێستا پلەیستەیشن 2 ژمارە یەکە پلەیستەیشن 4 ژمارە 2 بە پلەیستەیشن 206 میلیۆنە پێم وابی پلەیستەیشن 4 170 میلیۆنی لێفرۆشاوە ژمارە 2 ژمارە سێمان هەیە PS5 کە 92.2 میلیۆن واتە زۆر سەرکەوتووە پلەیستەیشن 5 بە سۆنی وەرە سۆنی بە فەرمیشە ڕایگەیاندکەوە کێشەیان لە PS5 نابێت بەهۆی ئەوەی بەرزبوونەوە نرخی ڕامۆشتانە لەبەرەوەی ئەوەندە ڕامەیان سکوێر کردووە لەگەڵ کۆمپانیاکان ڕێکەوتنیان باشە تاوەکو ماوەیەکی تاوای 2026 کێشەیان لە بەرمێنان PS5 نابێت تاوەکو نرخ بەرز بکرێتەوەشتانەوە کێشەیان نابێت ئەمساڵ دێمە سەرناوەڵەکانی ئێکسبۆکس و بە شێوەیەکی فەرمی زانیاریمان هەیە ئێستا حالیان لە بۆ هەیلۆی وبسایتی The Verge لە سەرچاوەیەکی ناو مایکرۆسۆفتی ڕایگەیاندووە کە دەڵێ یاری هەیلۆ بڕیارە لە هاوینی ئەمساڵ بڵاو بکرێتەوە وەروە Gears of War ئیدەی لە پاییز بۆ سەری ساڵ بڵاو بکرێتەوە و دەزانکەوە هەیلۆ کامپین ئینڤۆڵ ڕۆژێکم دێتە سە PS5 و Gears of War ئیدەی بە شێوەی نافەرمی دەنگۆ هەیە لە ڕۆژێکم لەسەر PS5 بەڵام زانین هەیلۆ واتە هەیلۆی نوێیەکە لەوانەیە لە هاوینی ئەمساڵ لەسەر PS5 بیبینین کە دڵم پێخۆشە گەیمەرانی پلەیستەیشنیش لۆ خۆتان فێرم بزان هەیلۆ چییە بەڕاستی هەیلۆیەکێکە لە یارە ناوازەکان و ڤیدیۆیەکی دووجێشم هەیە لەسەر هەیلۆکە لۆوان نازدارم زۆربەتەن دەمەشاشتان نەکردنی و حسابیش لەوە ناکەن کە تو ڕۆژ نابن بەسپین ئۆکەی بێمە سەر هەواڵێکی دیکە AMD فەرمی بە شێوەیەکی فەرمی ڕایگەیاندووە کە ئەگەرێکی زۆر هەیە ساڵی داهاتوو واتە 2027 نێکسجێنی ئێکسبۆکس ببینین واتە ئێکسبۆکسی نوێ لە ساڵی داهاتوو بڵاو بکردەوە کە دەنگۆمان هەبوو لافتەکان ڕابردوو کە PS5 دانن دوا بخرێ بۆ 2028 و 29 بەڵام ئێکسبۆکس دیارە ئامادەن ساڵی داهاتوو ئێکسبۆکس هایبردەکەی خۆیان بڵاوکەنەوە کە هەم پیسیە و هەم ئێکسبۆکس شەوەی مثلەن ستیم مەشینی دەبی چاوەڕوانم و هیواداریشم ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە کە لەوانەیە ئیدی ئەمە دوایین کۆنسۆل بێ وەکو کۆنسۆلی ئێکسبۆکس ئیدی بەتەواتی بێتە پیسی بەڵام بە شکلێکی کۆنسۆلی بڵاوی دەکاتەوە مایکرۆسۆفت و ئەم ئێکسبۆکسی داهاتوو دەتوانین یاریەکانی پلەیستەیشنیش لەسەر بکەیت لەبەرەوەی لە ڕێگەیەوە دەتوانین ستیم بەکاربێنی فرۆشگای ستیم کە یاریەکانی پلەیستەیشنیشی تێدایە مهم هەنگاوێکە پێم وابی مایکرۆسۆفت دەباتە ئاستێکی دیکە لە ڕووی ئەوەی کە بەتەواتی دەیەوێت بازاری ثێرد پارتی داگیر بکە وەروە دەنگۆیەکی گەورەشە بوو لە مەفتەیە کە لەسەرەوەی ستارفیلد بەم زوانە ئاشکرا دەکرێت لە بۆ PS5 و بەروارەکەش یاشا دەکرێن جا
بزەبت نازانم کەی نییە من پێم وابی بەم زوانە نابی چکە باوەڕ ناکەم مایکرۆسۆفت بەبێ کۆنفرانس وشت ئەم یاریە بڵاو کاتەوە دەشبی تڕێرێک بڵاو کاتەوە یاخۆت ڕاگەنرایەک بڵاو کاتەوە بڵێ ستارفیلد لە فلان وەختێ سە PS5 باز میهیم راپۆرتەکانە هانەکەوە ستارفیلد لەوانەیە تاوەکو مانجی 4 هەفتەی 4 بەروارە زۆر هەبوو لە ئۆنلاین دەڵێن لەوانەیە مانجی 4 و ئەوانە چکە پارساڵ ژە مانجی 4 یاری ئیندیانە جۆنز هاتە سە PS5 پێدەچێت ستارفیلدش لە مانجی 4 و ئەوانە بێتە سە PS5 بەس دەبێت ئێستا بمانزانی بەس بداخۆ نەمانزانێت میهیم بڕیارە بێت سە PS5 کە دڵخۆشم گەیمەرانی پلەیستەیشن 5 ئەم یارە ساقیتە بڵاو تاقی دەکەنەوە چکە بەڕاستی ستارفیلد یاریش ساقیت بلەکەنم هیچ چێژم لێوە نەکرد یاریەکەشم پێتەواو نەکرا زۆر ناخۆش بەڕاستی هیوادارم یاری داهاتووی بەفێزدای زۆر سەر ئیندیانا جۆنسی زۆر ناوازە بوو جەماعەتی بەفێزدای بەڵام ئەمەیان دیسەپۆینت بەڕاستی ئەوکە یاوڕێنی خۆشەویستم سوپاسان دەکەم بە بینی بەرنامە نزیکەی 40 دقیقە قسەی دەکەم لەوانەیە پێش دقەشی ببڕم 35 دقیقە بی جێرم ڕادەگرن زانام مێشتان دێشی زۆرم گۆ باس میم زانیارەکان بگێنی تا هەفتەی داهاتوو قەی داهاتوو خۆی گەورە دەسپێرم خۆتان لەگەڵ